والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برنامجكانمان بە چەنایەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکات لەلایەن بەڕێز کاکە هێدیەوە با فەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. نون والقلم وما يسطرون. ما أنت بنعمة ربك بمجنون وإنك لأجرا غير ممنون وإنك لعلى خلق عظيم وإنك لعلى خلق عظيم. فستبصر ويبصرون. إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله. صدق الله العظيم. بەڕێزان و خۆشەویستەکانم، ئێستا وتاری جەنابی بەڕێز مەوە سەعالی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری پێشکەش دەکرێت لایەن خۆیەوە با فەرمێ. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. مامۆستایانی بەڕێز، زۆر خۆشحاڵم کە بە دیدارتان شاد دەبم لەم ئاهەنگەدا، لەم کۆبوونەوەیدا، و من سەرەتا پیرۆزبایی لە هەموو لایەکتان دەکەم، چ مامۆستایانی برا چ مامۆستایانی خوشک کە چەند ساڵێک لە قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەردا لە قوتابخانەکاندا زانستە شەرعیەکانیان خوێندوون تا گەیشتون ئەوەی کە بڕوانامەی ئەو قوتابخانەی وەربگرن. لێتان مبارەک بێ، لێتان پیرۆز بێ. بە تەئکید ئەو ماوەژیانەی کە مرۆڤ لە وەرگرتنی زانستدا و بە لە دوای زانستدا گەڕاندا سەرفی دەکا، قۆناغێکی پڕبەرەکەتە و خاوەنەکەی ئومێد وایە کە لە دنیا و قیامەتدا پێی سەربەرز بێ و لێی بەهرەمەند بێ. پیرۆزباییتان لێ دەکەم لە هەموو لایەک و زۆر دەستخۆشیش دەکەم لە بەشی قوتابخانە شەرعیەکان لە مەکتەبی زانایان و لە مەکتەبی زانایان، هەروەها لە ئەنجومەنی پەروەردە و بانکەواز، هەروەها لە ئەنجومەنی ڕێخستن و بەڕێوەبردن، کە لە پشت پێگەیاندنی قوتابیانی وەکو ئێوە کە حوزورتان هەیە لە برایان و خوشکان مامۆستایان و چ غەیری ئێوەش کە ئێستا لەم هۆڵەدانین، خوا پاداشتی هەموو لایەکیانداتەوە. من بە شخصی خۆم زۆر لیان مەمنونم، هەر لە سەرەتای
بنیاتنانی قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەرەوە تا ئێستا هەموو ئەوانەی کە خوێندوویانە دەرسیان گوتوتەوە سەرپەرشتیان کردووە هەمویان جێی تەقدیر و ڕێز و سوپاس و پێزانینی ئێمن خوا پاداشتیان داتەوە. بۆ نێشەوە من چەند شتێکتان بە چڕ و پڕی عرض دەکەم لەبەرەوەی خۆتان هەمووتان خوێندەوار و شارەزا و بەرچاوڕوونن پێویستان بۆ ناکات شتان زۆر بۆشی بکرێتەوە شەرحەکەی عایدی خۆتان دەکەم. خاڵ یەکەمەوەیە مامۆستا بەڕێزەکان برایان و خوشکان کە بێگومان هەر کەسێک خوا بەهرەمەندی کە لە شارەزابوون لە دینی خۆیدا دەبێ پێوانە بێ هیچ کەسێک نیعمەتێکی پێدراوە لەو نیعمەتەی ئەو گەورەتر. لە سەرەتای سوورەتی ئەڕەحماندا کە بە سوورەتی نیعمەتەکان ناسراوە بە عەروس القورئان ناسراوە خوای پروردگار دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. خوا سبحانه وتعالى فێرکردنی قورئان دەکا بەسەر ڕشتەی هەموو ناز و نیعمەتەکانی خۆی چ لە دنیا و چ لە ڕۆژی دواییدا. چونکە لەم سوورەتە مبارەکەدا 31 جار خوا سبحانه وتعالى ئەم ڕستەیە دووبارە دەکاتەوە فبأي آلاء ربكما تكذبان. ئەی کۆمەڵی جند و مرۆڤ بەکام لە چاکە و نیعمەتەکانی پەروەردگارتان بێبڕوان بەڕاستیان نازانن. 15 جاریان بۆ نیعمەتەکانی دنیا و ڕووداوەکانی ڕۆژی دوایی بەکار هاتووە ئەو ڕستەیە 16 جاریش بۆ باسی چوار بەهەشتەکان ولمن خاف مقام ربه جنتان دوایی دەفەرمێ ومن دونهما جنتان 16 جار فبأي آلاء ربكما تكذبان بەکار هاتووە. لە پێش هەموو نیعمەتەکان خوا دەفەرمێ الرحمن واتە خوای خاوەن ئەو پەڕی بەزەی و میهرەبانی و بەخشندەی علم القورآن قورئانی فێر کردووە. دیارە علەمە دوو بەرکاران دەخوازی دوو مەفعول به یەکێکیان قرتێنراوە یعنی علم الناس القرآن یا علم النبي القرآن یا علم الإنسان القرآن یا علم المؤمنين القرآن. کەواتە خوا سبحانه وتعالى کەسێک بەهرەمەندی کە لە شارەزایی لە کتێبی خۆیدا کە ڕێبازەکەی پێغەمبەریش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەر ڕوونکردنەوەی کتێبەکەی خوایە و هەر چۆنێتی کارپێکردنی کتێبی خوایە و چۆنێتی جێبەجێکردنی کتێبی خوایە لەسەر ئەرزی واقع. وشەی سنت یعنی طریقەت سنة النبي يعني ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام. لە سوورەتی فاتیردا خوا سبحانه وتعالى دەفەرمێ ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا. دوای کتێبی خۆمان کردە میراتی ئەو بەندانەمان کە هەڵمابژاردوون. هەر کەسێک خوا لە کتێبی خۆیدا شارەزایکە لە لای خواوە هەڵبژێردراوە گوڵبژێر کراوە. وەڵاهی مامۆستایان براو خوشکانی بەڕێز هەر ئەمە بۆ خۆی دەبێت دڵخۆشیێکی زۆر بە ئینسان بدا کە تۆش لەوانەی کە خوا هەڵی بژاردووی لە کتێبی خۆیدا شارەزای کردووی لە ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام سەرڕاستی کردووی. هەمووتان دەزانن ئەهلی عیلمن و لەبارەی پلەپای زانایان و پلەپای زانیاری و زانست زۆرتان بیستۆ و زۆریشتان ڕەنگە بۆ خەڵک باس کرد بێ. لێمە سەر خاڵی دووەم ئایا چ کاتێک زانیاری شەرعی بۆ خاوەنەکەی جێدەگرێ و خاوەنەکەی لێی بەهرەمەندە؟ بەتاکید کاتێک کە ئەو زانیاریە شەرعیە خاوەنەکەی بەکاری بێنێ هەم لە ذاتی خۆیدا بەکاری بێنێ بۆ ئەوە کە زیاتر لە خوا نزیک بێتەوە و هەم بەکاریشی بێنێ لە نێو خەڵکدا. چونکە زانایان واتە شارەزایانی ئاین و بەرنامەی خوا میراتگرانی پێغەمبەرانن سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ و جێگریانن فإن العلماء ورثة الأنبياء. پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام ئایا تەنیا بە زانیاری ڕوت ئیکتیفایان کردووە؟ ئایا خۆیان کردووە بە هەمبانەی زانست هەر زانست لە خۆیان کەن؟ نەخێر زانستەکان کار پێ کردووە کەواتە بەنسبەت هەمومانەوە زانستەکەمان شارەزاییەکەمان کاتێک
سوودمان پێدەگەێنێ و لێی بەهرەمەندین کە کاری پێ بکەین. هەمووشتان ئەو شعرەتان بینیوە وعالم بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن کە ڕەنگە زۆرێک لە زێدە ڕووی تێدا بێ بەڵام گرنگەوەیە زانیاری بۆ کارپێکردنە بۆ شارەزاییە بۆ بەرچاوڕوونیە کە تۆ بزانی چۆن بەڕێدا بڕۆی و ئومێدیشم وایە ئەوەی کە لێرە دانیشتون هەمووتان لەو جۆرانە بن. بەڕێزان مامۆستایەکان هەمووتان دیارە ساڵانێک لەو قوتابخانانەدا بوون. ئەو قوتابخانانە لەلایەنی ئەم کاروانە ئیسلامی و ئەم ڕەوت و تەوژمە ئیسلامیەوە سەرپەرشتی کراون بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی پێشتر و کۆمەڵی دادگەری ئێستا. بۆیە ئەم ناونیشانەشم پێ جوانە کە دانراوە ئاهەنگی وەفا و ئەمەکداری بۆ زانست. ڕاستیەکەی ئەو جەمعە کە کۆمەڵە چاوەڕوانی ئەوەی هەیە لە ئێوەی بەڕێز لە مامۆستایانی برا و خوشک لە شارەزایانی خوشک و برا کە وەفادار بن بۆ ئەو کۆمەڵە بۆ ئەو ڕەوتە بۆ ئەو خەڵکە کە ساڵانێک خۆی پێوە خەریک کردوون و ئەگەر ناشیرین نەبێ بڵێن سوال و سەدەقەی بۆ کردوون بۆ خۆتان دەزانن چکە ئێمە حیزبێکی دەوڵەمەند نین. پارەی حەڵاڵ لەم ڕۆژگارەدا زۆر کەمە. پارەی حرامیش هەموو لە دەستی حیزبە ئەڵمانیا حوکمڕانەکاندایە. بۆیە من ناچارین چ بۆ کاری خێرخوازی چ بۆ کاری فێرخوازی و پەروەردەکردن و هەموو ئۆرگانەکانمان داوە لە دەوڵەمەندان و لە پارەداران و لە ئەوانەی کە خوا ئینشاڵڵا پارەی حەڵاڵی پێداون داوە لەوام بکەین. ئێوەی بەڕێز دەبێتان هەر لە بەرچاو بێ دەبێ ئەوەتان لە بەرچاو بێ کە ئەو خەڵکەش بۆیە ئێوەی پێگەیاند و تێگەیاند و شارەزا کردووە دوای دەستباری لەگەڵ بگرن. وایە دوایی دەستباری لەگەڵ بگرن هاوکاری بن. ئێمە ئەنجومەنمان هەن ئێمە ئۆرگانمان هەن ئێمە کاروبار و چالاکی جۆرا و جۆرمان هەن هەر کامێکتان لە هەر سوچێکەوە لە هەر قۆڵێکەوە بە هەر شێوەیە کە بۆی دەگونجێ با دەستبارگر و هاوکار بێ. دەستبارگر و هاوکاری هەموو وەفاداری بۆ ئەو کۆمەڵ و جەمع و خەڵکە هەمووەکو کارکردن بە زانستەکەی خۆی. ئەوەش خاڵێکی دێوەیە مامۆستا بەڕێزەکان زانیاری وەکو ژمارە وایە ژمارە بە یەک دەست پێ دەکا بەڵام کۆتایی نییە. زانیاریش دەستپێکی هەیە بەڵام کۆتایی نییە. ئەوەندە بەسە کە خوا سبحانەوە وتعالى لە سوورەتی تاهادا بە پێغەمبەری خاتم صلى الله عليه وآله وسلم دەفەرمێ وقل ربي زدني علما بەڵێ پەروەردگارم زانیاریم بۆ زیاد کە. بەتاکید ئەوەی کە خوا فەرموویەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام کردوویەتی وەکو دایکمان عائشە خاتو عائشە خوا لێی ڕازی بێ الصديقة بنت الصديق دەڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم کاتێک ئەمەی بۆ دابەزی فسبح باسم ربك العظيم فەرمووی اجعلوها في ركوعكم وكاتێک ئەمەی بۆ دابەزی سبح اسم ربك الأعلى فەرمووی اجعلوها في سجودكم دوایی دەفەرمی كان يتأول القرآن واتە قورآانی جێبەجێ دەکرد. بۆیە لە سوورەتی تاها دەوا دەفەرمێ لە سوورەتی محەممەددا صلى الله عليه وسلم دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك بزانە خۆزانیوێتی بەڵام یانی زیاتر بزانە کە جگە لە خوا هیچ پەرستراوێک نییە و داوای لێبوردن بۆ گوناح و هەڵەی خۆت بکە گوناح و هەڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەقەدەر پێغەمبەرە نە گوناحی ئان قەسی کرد بێ و هەروەها بۆ پیاوانی بڕوادار و ئەفرەتانی بڕواداریش. کەواتە زانیاری سەرەتای هەیە بەڵام کۆتایی نییە. بۆیە من وەکو برایەکی دڵسۆزی خۆتان پێتان دەڵێم بەوەندەی کەوە دەستان هێناوە لە زانیاری و شارەزایی ئیکتیفا مەکەن وازمێنە. پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ منهومانی لا يشبعان یەکێکیان طالب العلم ئەوەی کە زانیاری داوا دەکات تێر نابێ. بەتایبەت کە تۆ زانیاریەکەت بۆ ئەوە بێ کە وەکو ئامرازێک کە پێی لە خوا نزیک بێەوە کە زانیاری ئەگەر وانە بێ لەسەری خەرزار دەبێەوە. زانایان خوا سبحانەوە وتعالى لە قورئاندا مەدح و سەنای زۆر گەورەی کردوون ئەوانەی کە کار بە زانیاریەکەیان دەکەن و پێی لە خوا نزیک دەبنەوە. بە پێچەوانەشەوە ئەوانی کار بە زانیاریەکەیان ناکەن خوا وێنەی زۆر خراپی بۆ هێناونەوە.
ئێمە لە هەموو زماناندا هەیە و لە کوردەواریشدا بۆ نەفامی کەر بە نمونێ دێنینەوە دەڵێ فڵان کەس ئەگە زەمی بکەین دەڵێ کەرە و بۆ پیسی سەگ بە نمونە دێنینەوە بۆ شڵێسی خوای پەروەردگار نمونە هێناوەتەوە بە کەر بۆ زانایە کە کار بە زانیاریەکەی ناکات فمثله كمثل حمار يحمل أسفارا وێنێ وەکو وێنەی گوێ درێژەکە بارێک کتێبی لە پشتن بەڵام کاری نازانێت چی تێدایە ئەوی دیکەش دەفەرمێ فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث کەواتە باوریابین لە خۆمان بایی نەبین بەوەی کە زانیاری و شارەزاییمان هەیە زانیاری و شارەزایی دەبێت لە خۆمان نزیک خاتەوە لە هەموو شتێکی یەکمان نزیک خاتەوە ئەمجا بۆمان دەبێتە جێی مەدح و ستایش ئەگەر نا وەکو بەداخەوە بۆیە ئەوەم باس کرد چۆ لەم ڕۆژگارەدا دەبینین کەسانێک لە بەرجی زانستدان لە بەرجی پێشەوایەتیدان و وتاربێژن لەسەر مینبەر و لە میحرابەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام ئیسلام لەسەریان قەرزدارە خەڵک بە نمونەیان دێنێتەوە بۆ ناشیرینکردنی ئیسلام خوا پشتیوان دەبێت ئێمە کارێک بکەین کە لێنی ئەوانش پڕکەینەوە دەبێت کارێک بکەین عیبی ئەوانش داپۆشین نەک ئەوانە هێندە ناشیرین بن جوانیەکانی مامۆستایانی ڕاستەقینەش بشارنەوە جارێک من وەفدێکی مەکتەبی سیاسی لایەنێکی سیاسی هاتبوون بۆ لام حیزبێکی عەلمانی گوتمەرێ جەماعەت بووە لەو مامۆستایانە دەکەن هیچیان وتی مامۆستا چیان لێ دەکەین وتم وەڵای مامۆستا ڕێز و حورمەتی هەیە و اعتیباری هەیە و خەڵک گوێی بۆ دەگرێ و هەتا لە ئێوە نزیک دەبێت کە لە ئێوە نزیک بۆ دەیکەنە پوش بێڕەواژ دەبێت وتی مامۆستا وتم بەڵێ وتی ڕاز دەکەی یەکتم ئاخر بۆچیان وا لێ دەکەن وتی وەڵا ئێمە ئیشی خۆمانمان هەیە بەڵام با مامۆستاش ئاگای لە خۆی بێ کە دەزانێت لەمە نزیک بێتەوە وای لێ بۆ وا دەکا وتم ڕاستە جا من وەکو دڵسۆزێ پێتان دەڵێم ڕەجاتان لێ دەکەم لە حیزبە عەلمانیەکان نزیک مەبنەوە لە هیچ کەس نزیک مەبنەوە کە پشتی لە خوایە پشتی لە دینی خوایە حیزبی عەلمانیە شەخسی عەلمانیە کەسی دنیاویستە هەر کەسێک هەیە پێی سووک دەبین پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ هەموویان ئاوایان فەرمووە وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين لسورة الشعراء دا شش حود لبيغمبران عليهم الصلاة والسلام أم عبارة دوبارة دكنوا بزوري أواني كريان اللي تيك دسي بهوي تماع وترسوية وهي شاوروانية لخلق شاورواني كيحرام وأجر تماشي ميجوي خومان بكين مع بستيان مان زانايان مان همويان ناوي بيشكان يا لسرا فلان كس البزاز فلان كس الجصاص بزاز يعني قماش فروش جصاص قش فروش أمجا زجاج يعني أواني كنوش الرميان تيش كردوه نقل زجاج ونهاتوه الدقاق أبو علي الدقاق أرد فروش همويان الصباغ هموي ناوي بيشكان يا لسرا لو رجاني رابردو دا هلا بجي هذه مامۆستای ڕەحمەتی مامۆستا شێخ سەدیقمان کردەوە کە لە کۆڕ و مەجلیسی خۆماندا بۆی باز دەکردین 15-20 ساڵ بەرگدرووی کردووە مەلاژەوە بەرگدروویشی کردووە مامۆستامان زۆر بوون فەلاحەتیان کردووە کشتوکاڵیان کردووە بازرگانیان کردووە ئەبوو حەنیفە بازرگانی کردووە زۆر لە زانایانی ئێمە بۆی لەسەر پێی خۆیان بوەستن هەڵبەتە حکوومەت پێویستە مامۆستایان بژێن وەکو چۆن کارمەند و خەڵکی دیکە دەژێنن بەڵام ئەگەر مامۆستا بتوانێت چاوی لە دەستی کەس نەبێت لەسەر پێی خۆی بوەستێ بە تەکید لە دنیا و قیامەتدا سەربەرزترە و بێمنەترە و من بۆی قسەکان زۆر درێژ نەکەمەوە لە کۆتاییدا دەڵێم بەرپرسانی ئەم وڵاتە دەبێت زۆر سوپاسگوزار بن بۆ ئێمەومانان کە لە خزمەت پۆلێک لە خوشکوبرایانی خۆمان داین گەنجەکانی خۆماندا بووین و چەند ساڵێک خوێندویانە تا بوونە مامۆستا بوونە شارەزا و چاوساخ دەبێت زۆر دەستخۆشیمان لێ بکەن دەبێت زۆر سپاسمان بکەن بۆ وڵات بە مامۆستایان و بە شارەزایان و بە دینداران و ئاوەدانە ئەی وڵات بە سەرخۆشان و بە داوێن پیسان و بە خراپەکاران و ئاوەدان و بەوان کاولە
وڵات بە ئەهلی علم و ئەهلی دین و ئەهلی تەقوا و ئەهلی سەلاح و بۆ خوا سوڵحان ئاوەدانە. جا دەبوای هەمویان زۆر سوپاس و دەستخۆشیمان لێ بکەن بە هەر حاڵەوەی کە بیکە ئەو ئەرچی سەرشانی خۆی جێبەجێ دەکات ئەوێ نەشی کە کەم تەرخەمی دەکات. لێرەدا کۆتایی بەقسەکانم دێنەوە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. بەڕێزانی خۆشەویستانە مێساژ وتەیەک لەلایەن بەڕێز مامۆستا عەبدولعەزیزەوە پێشکەشتان دەکرێت بەرپرسی مەدارسە شەرعیەکان با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم. بناي مكتب زانایان کۆمەڵی دادگەری و بەشی قوتابخانە شەرعیەکان بە خێرهاتنی یەکە بە یەکەی میوانە بەڕێزەکانەکەین، هەم مامۆستایانی بەڕێز و هەم قوتابیانی خۆشەویست یاخوا بە خێر بێن سەرچاومان. مامۆستایانی بەڕێز مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر کە لە ساڵی 97ەوە دامەزراوە تاکو ئێستا کە درێژەی هەیە لە کار و چالاکی بەردەوامە و زۆرێک لە مامۆستایان و زۆرێک لە ئیمام و خەتیبەکان و زۆرێک لە خۆبەخشەکان لە کوردستانە ئەتوانین بڵێین لەم کانیاوە پێگەیشتون و وانەیان خوێندووە. سوپاس بۆ خوای پەروەردگار کە تاکو ئێستا ئەوەی کە تۆمارە لای ئێمە زیاتر لە 6500 مامۆستا و خوێندکار ناوی لای ئێمە تۆمارە و ئومێدی خێرمان زۆر بە مامۆستایانەیە. مامۆستایانی بەڕێزم، قوتابیانی خۆشەویست، ئەم نخبەی کە ئێستا لێرە من لە خزمەتیان ئاوەستاوم بریتیە لە کۆمەڵێک لەو قوتابیانەی کە لە ساڵی 2016 تا 2023 لای ئەمە خوێندویانەوە تەخەڕوجیان کردووە کە ئەوانی ژمارەیان لە 550 تا 600 کەس ئەبێت، بەڵام ئێستا زیاتر لە 370 قوتابی ئامادەی ئەم هۆڵە بۆ ئەوێ ئامادە بێ لەم ئاهەنگە پیرۆزەیە. بۆیە جێی دەستخۆشیە بۆ ئێوەی بەڕێز بۆ مامۆستایانی خۆشەویست کە لێرە ئامادەن و ئەمە بێ جارێکی تر بە ناوی مەکتەبی زانایان و هەروەها بە تایبەت بەشی قوتابخانە شەرعیەکان سوپاسی هەموو مامۆستا بەڕێزانە بکەین کە ڕۆژێک لە ڕۆژان وانەی شەرعیان وتۆتەوە لەم مەدرسانەیە و جێگە دەستیان دیار بووە و لە پەروەردەکردن و پێگەیاندنی قوتابیەکانی ژێردەستیان کەم تەرخەمیان نەکردووە. خوای پەروەردگار بە باشترین شێوە پاداشتان بداتەوە و هەموو ئەوەی کە ئەگەر پیتێکتان بە قوتابیە گوتبێتەوە ببێتە سەدەقەی جاری و لە ڕۆژی قیامەتە لە دوای مردنیشمان سوودی لێ ببینی. و هەروەها سوپاسی هەموو خێرخوازانە ژەکەین کە جێگە دەستیان دیار بۆ لە هاوکاریکردنی مەدرسەکانمان، چونکە خۆتان ئەزانن سەرچاوەی مەدرسەکانی عەبدوڵای کوڕی عومەر بریتیە لە خێرخوازان. خێرخوازان دەستێکی باڵایان هەیە لەم سەدەقە جاریەیە و ئومێد دەکەم وەکو چۆن ئەو مامۆستایە خێری بۆ ئەنووسرێ کە وانە ئەڵێتەوە ئەو کەسەیش کە لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە هاوکاری ئەم مەدرسانەیە بە هەمان شێوە خێری بۆ بنووسرێ. نامەوێت زۆرتر درێژەی پێ بدەم، بەڵام ئەمەوێ لێرەشەوە ئەوە ڕابگەێنم کە ئەو خوێندنەی ئێمە خوێندومانە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە کە هەر یەکێک لەو خوێندکارانە 5 بۆ 6 ساڵ لە مەدرسەیە خوێندویانە، دیارە زۆرێک لەو خوێندانەی کە خوێندومانە نەمانتوانیوە حەقی خۆی پێ بدەین
و ئێستا لەگەڵ ئەنجومەنی بانگەواز و پەروەردە بە هاوکاری مامۆستایانی بەڕێز ئەمانەوێ خولێکی تەخەسوسی بکەینەوە بە ئۆنلاین بۆ زیاتر بەرەو پێشبردنی علومە شەرعیەکان و ئەو فۆرمەیش کە دروستمان کردو و ئومێدمان وایە پێشەوەی لەم هۆڵە بڕۆنە دەرەوە قوتابیە بەڕێزەکان و خوێندکارە خۆشەویستەکان فۆرمەکەمان تەسلیم کەنەوە مەبەستمان زیاتر لێی بەشداریکردنە لەو خولە تەخەسوسیە. بۆیە جارێکی تر بە ناوی مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری و بەشی قوتابخانە شەرعیەکانەوە بە خێراتنتانەکەین یاخوا بەخێر بێن سەرچاومان والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستانی سەر لەلایەن جەنابی دکتۆر محەممەد بامبەکیەوە و تێکمان پێشەکە با فەرمێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و بەڕێزان من پێم خۆش بوو قسە ناکەم چونکە قسەکەی مامۆستا عەلی باپیر و مامۆستا عەبدولعەزیز کافیە بەس من هەر شتێکی کورتتان عەرزەکەم. ئیبن جەوزی کە عالمێکی گەورەی شوێنکەوتەی مەزهەبی ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەلە ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ ئەفەرمێ من و هەندێک کوڕی خزم و ئامۆزام کە هاوتەمەن بووین من چوون فێری بە دوای عیلم و زانستا و ئەوانش بە دوای کەسابەت و دنیا پەیاکردن و ئیش و کارە لە نەتیجە وەکو دنیا و ژیان و مەعیشەت من ژیانم بەقە ئەوان خۆش بوو بەڵام عیلم و زانستەکەش کەسایەتی و ئیعتیبارێکی زۆر جیاوازی بۆ من دروست کرد لەوان. یعنی من لە دنیا دوا نەکەوتم لەوان لە دین و ئیشێکیش کە بۆ قیامەت باشە من جیاواز بووم لە ئەوان زۆر جیاواز بووم لەوان لەبەرەوە ئەوەی بە شوێن عیلما ئەگەڕێ و خۆی ماندووەکە لە پێناوی عیلما بەس نێتی خوا بێ و قیامەت بێ و ڕەزامەندی خوا بێ ئینشاءڵڵا دنیاش و قیامەتیشی دەسەکەوێ. خۆشەویستان و بەڕێزان عیلم خۆمانوکردنی ئەوێ زۆر جار ئینسان لە زۆر خۆشی و لەزایز و نیعمەتەکانی دنیا لەوانەیە بۆ ماوەیەک یا هەتا بۆ ماوەیەکی دوور و درێژیش بێبەش ببێ مەحروم ببێ بەڵام بەڕاستی لە نەتیجا بەرهەمەکەی ئەدورێتەوە. ئەوانەی کە واوکو بەڕاستی و بە چاکی عیلمە خوێنن دەوروبەرەکەیان ئیسفادەیان لێکا خزم و عەشرەت و کەس و کار و شار و مەنتیقەکەی پێی سەربەرزن لە هەمووشی گەورەتر لە قیامەتە ئەجر و پاداشی گەورەی هەیە ئەگەر کاری بە عیلمەکەی کردبێت. کۆتا قسەش عەبدوڵای کوڕی موبارەک ڕەحمەتی خوای لێبێ کە زانایەکی گەورە و مجاهیدێکی زۆر ئازا و تاجیر و بازرگانێکی زۆر سەرکەوتوو بوو ئەڵێ من بۆوە کەسابەت ناکەم دەوڵەمەند ببم و پارەی زۆر لەسەر یەک نێم و کۆکەمەوە من تەنها بۆوە کەسابەتەکەم و هەوڵە دەم و ئیشەکەم بۆی ئەوانەی عولەما و زانای ڕاستەقینەن نێڵم هیچ پێویستیان بکەوێتە خەڵک هەرچی پێویستێکیان هەیە بۆیان جێبەجێکەم هەرچی شؤونێکی دنیایی و کاروبار بە ماڵ و بەسەرەوت و سامان نەکرێ من بۆیان جێبەجێکەم بە تایبەتی ناوی دوو عالمانە بە ئەو دوو عالمە کە زۆر گەورن لای من نێڵم احتیاجیان بکەوێتە کەس ئینشاءڵڵا ئێوەش سەرکەوتووە بن سەرفەرازە بن بەڵام تأکید لە یەک قسەیەکەمە کە مامۆستا عەلیش فەرمووی ئەم جەمعە و ئەم مەکتەبی زانایان و ئەم کۆمەڵی دادگەریە کۆمەڵی ئیسلامی پێشوو هەوڵ و ماندووبوونی زۆر داوە لەگەڵ ئەم مەداریسانە بە خۆی و بە ئۆرگانەکانیوە بە شوێن و ڕێگە پەیاکردنەوە بە مامۆستا دابینکردنەوە بە کتێب و سەرچاوەوە بەوانەی پێشووتر کە واوکو زۆرێکیان تەعین و شەهادە ئەوانشیان بۆ کراوە وەکو ناونیشانەکەش کە نووسیویان ئەم مامۆستا بەڕێزانە ئینشاءڵڵا ئێوەش ئەهلی وەفا ئەبن ئەهلی ئەمەکداری ئەبن ئەم جەمعە کە ئەم هەوڵ و کۆشەی دا و ئێوە گیاندوتەوە ئاسا و خوێندنە تەواو بکەن و ئەو شەهادە وەرگرن ئینشاءڵڵا ئێوەش لە بەرچاوتانە و لە بەرچاوتان بێ و دەستبار بگرن بۆ ئەم جەمعە و ئیش و کاری لەگەڵا بکەن و لە هەر کوێ و لە هەر شوێنێکە پێویستی بە ئێوە و بە توانای ئێوە و بە عیلم و بە زانستی ئێوە بوو ئێوە هاوکار و دەستبارگر بن وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بەڕێزان و خۆشەویستەکانم ێستا جووتەی قوتابیان لە ڕایەن بەڕێز مامۆستا محەممەد حاجی حسینەوە پێشکەش دەکرێ با فەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته.
بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين، ومن دعا بدعوته واقتدى بسنته وسيرته إلى يوم لقاء رب العالمين. سپاس و ستایش بۆ خوای گەورە و میهرەبان، سەلامی خوا لەسەر پێغەمبەری پێشەوا محەممەد صلی الله عليه وسلم و یار و یاوەران و شوێنکەوتوانی تا دەگاتە سەر ئێمە ئیماندار و مسلمان و تا ڕۆژی دوایی. خۆشەویستان، من بە ناوی خوشک و برایانم لە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر، ئەوانەی کە دەرچوونین و خوێندنەکەمان تەواو کردووە کە ساڵانێک ئێوەی مامەسا لە خزمەتتاندا بووین و دەرسان پێگوتین، ئەو عیلم و زانیاری کە ئێوە بۆتان ئەداکردین، ئێمەش توانیمان سپاس بۆ خوای گەورە لێتان وەربگرین. بۆیە زۆر سپاسان دەکەین، لێتان مەمنونین و بەڵێن دەدەین بە وەفابین بۆ خزمەتی ئاینی ئیسلام و ئەم ڕابوونە ئیسلامیە. لێرەوە بە پێویستی دەزانم کە سپاسی کۆمەڵی دادگەری و مەکتەبی زانایان و هەروەها بەڕێوەبەری مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر بکەم و هەروەها سپاسی مامەساکانمان بکەم کە بە شەو و بە ڕۆژ بە هەبوون و بە نەبوون، چونکە هەندێکمان لە شەودا دەمانتوانی دەرس بخوێنین، هەندێک لە ڕۆژدا. زۆر لەو قوتابخانانە بە شەو و بە ڕۆژ دەرسیان تێدا خوێندراوە. بۆیە هەوڵێکی باوکانە و برایانەی گەورەیان لەگەڵداین، زۆر خۆیان لەگەڵدا ماندوو کردین، بۆیە ئێمە زۆر سپاسیان دەکەین. و سپاسی ئەو خێرخوازانەش دەکەین کە یارمەتی دەربوون بۆ ئەو پرۆژە پەروەردەیە ئیسلامیە کە توانیان ئێمە پێ بگەێنن و بەرهەمی دەستی ئەوان و مامەساکان و کۆمەڵی ئیسلامی و مەکتەبی زانایانین ئێمە. بۆیە بەڕاستی چاوەڕوانی زۆرمان لەسەرە. بۆیە داواش دەکەم لە خوشکان و لە برایان لەو قوتابیانەی کە دەرچووی لەو مەدرسانە بۆچی فعاد نەکەین، هەوڵی زیاتر بدەین بۆی کە خۆمان زیاتر پێ بگەێنین، بخوێنینەوە و هەروەها بخوێنین و هەروەها ئەو زانیاری کە فێریشی بووین کاری پێ بکەین، چونکە هەر کەسەمان نەتوانین لە بوارێکدا لە بواری خوێندن و فێرکردنی قورئاندا و هەروەها کاری بانگەوازدا کاری بۆ بکەین. هەوڵی ئەو بدەین باری سەرشانی خەڵک سووک بکەین، لەوەک ببین بەبار بەسەرشانی خەڵکەوە و هەروەها بەسەر ئیسلامەوە، نەبینە مای فیتنە و دووبەرەچی مابەینی مسلمانان و هەوڵی یەکڕێزی مسلمانان بدەین، هەوڵی گۆڕینی کۆمەلگا بدەین، نەوەک بە شێوازێک کۆمەلگا ئێمە بگۆڕێت کە بەلا ڕێماندا بەرێت و کارێک یان هەڵوێستێک یان قسەیەک نەکەین کە دش بێ بە براتی ئیسلامی و هەروەها براتی مابەینی مسلمانان، کە بەداخەوە هەندێک لەو مامەسانە لەو شێوازە هەن کە ئێستا بوون بە مای فیتنە و دووبەرەکی مابەینی مسلمانان. بۆیە لە کۆتاییدا بە پێویستی دەزانم کە لێ نەگەڕین ئەو هەوڵەی کۆمەڵی ئیسلامی کە لەگەڵ ئێمەدا خەرجی کرد و هەروەها مەکتەبی زانایان و بەرپرس و مامەسایانی مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر و ئەو هەوڵ و تێکۆشانەی کە بۆ خۆماندا بە خەسار بچین، ئەو هەوڵانەی کە ئەوان لەگەڵیاندا داوین باوا بکەین کە بەرهەمەکانی دیار بێت. و لێرەشەوە بە پێویستی دەزانم کە داوا لە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بکەم بەوەی کە هەوڵمان بۆ بدەن، لەوانەیە هەندێکمان نەتوانین و توانای خوێندنیشمان نەبێ زیاتر بخوێنین بۆ خوێندنی ئەکادمی، بەڵام ئەگەر بکرێ هەوڵ بدەن چ لە عێراق یان لە هەرێمی کوردستان وا بکەن کە شەهادەکانمان محتەریف بن، بڕوانامەکانمان کاری پێ بکرێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته. أقبلت في اسم الشريعة أرتوي علما ونفت عن دائما دنيا ودين، ما بين فقه أو أصول واعتقاد أو حديث الصادق الهادي الأمين، أو بين تفسير وقرآن وزاد، علما يقربنا لرب العالمين. هم ثلة قد بلغون العلم في أدائهم، سعي لمن جاهدين، والصحب فيما بينهم نصح وفي